كاميرا لايت في اللايت اوكي وش ده هنا توزيع وين داينين بس يعني هيدسيت ناو وي ار ريدي صوتا لي بهورين بخير بينو بو فيديو كتير لشانالكم حولوت الرياكشن بو $5 كردوا دوباره لوگوی $5 هاتنا مایک کشم خریک $5 تيجن بلاوران الله راسكي بيشان تنادم تشيا بلان برتقالة بيشاناتان بس بيتانالن شركة كتشيا بويدة توان باشترين تايجر تاكينو يوش تايجري كتانا شربتي زاكي ماكي اوكي هاورام فيديو ام رومان فيديو كيزو كرتبه وفيديو ام رومان بس سبونسري كابري بيلتساوا بيت ويقولاني بيلتساوي دوباره کردەوە هەر بژی تا کۆپیرایتم لێ نەدات مشکلێ نییە هیوادارم بێلە چاو دوو دەرکەیت ناویشی نایەنم چکە ناو بێنم کۆپیرایتی دیسان ئەم ساڵی 2022 تاوەکو ساڵی 2023 تەوا دەکەین لە هەموو ڤیددیۆیەکمان دەڵێم لە ئەوەل و کۆتایی باسی دەکەم کە ئەم ڤیددیۆ بە سپۆنسەری کابرێ بێت لە چاوە تاوەکو کۆپیرایتەکە لەتدا ئەگە کۆپیرایتەکەش لێ نەدا من هەر بەردەوامەوە دەڵێم فيديو ام رومانسي فيديو ام رومان رياكشن بو او ايديتورانا دكين كايديتوري ملاقوتي لين بداخو هستكم توربونا استماتي رياكشن بو دكين زين توربوني اوان تسونا برامبر فيديو كيمن كفيديو كم طاقت شنو بو مونتاجي كم نازم بو توربون يعني اوكي زوق سناكي بس سبونسري كابري بيلتا بدام دبين جماعه بيجو بتينا لاي جماعه ايديتورا كان تويتر او تويترم هي هيوادارم فولو بكم زان بتوان بيجين 1000 فولو يعني على الاقل بقات 1000 اگر بقات زو زخم دبيت متامين بزان بويش بتويتر نيه بس ايوه تيست كم زان وفاتان هي ياخذنا كنت زان ابا تيك توك واش اكونتك خو متوان عادي كان او سي واتساب زاني رقمي خوم دانا اقجم بيت اخواري زان ما تيك توك عادي لا قبري تسكاكا سي نفس الفيديو كان كفرناك فيديو من اسم لاقوتي الكرد بتناك تاج هات ولا سر لتيك توك لسمن بتناك من بتناك ايجا كان بلي تروان ايشنا كان بتناك معلومات تابزان اتين سباش ايرا ومنشن بابزين تاج كانتيا يلا بس $5 الجروب ده يعني والله يا جماعه عيب ولا عيب جماعه اللي بو هندك استان هاتني نا جروبكو سكرين ده كانوا راز سن تيك توك ده تا لايك تام بوبي اي كاك اللي جروبك لايكتو انزل لي وش دايني بزين موسقاتو خريكة دم تيك توك بس اوتيا والله جماعة دار اصل شنو مالات يا جماعة ايش اصلك او بزديت انا كاكا هو زان ده بيعمل كاكا وتشيو بتامبو يعني خد لا ما درناك يوسا تاقم ده كانوا بيقول كاكا اشتيتر يعني لا ما يقول والله قشتي شو زوانا اوكي بابين نسوي من دالي sorry buddy hello بجي زوان لايك بجي شي ده اللي بيش الصالة بيري عادي اما امر اصفي ايديتورا كان تيك توك ياريكي زورتيا زياتري شي من دالة بس ياكم انا كاتشوكا باسي خوي بكات كزقوي بو ناقريد زعما قبيت اسألو مسألة يوجون بو ناقرين يعني بزدي يعني سيقم بيتها بيانا نخير او هلا وازني واقصة كم برامبر ايوي ايديتور چونكا كينغ كوينة كان باشتر من دناسن كمن توانم باشا همو جواب بو من دقرن تا بوتن دسلمينا كينغ كوينة كان من زيادة تقصي دكم لفيديو كان يعني خوت تشتكي لفيديو كانم او بنسن لكومنت بيشان دنكا قاتل وقتل كان هيزنين تنها بس بو اكتيف وشت يجد لسا اوانا دكن زعما دكنا زانن برون سيري فيديو كانم كانوا زانت يالم يتر دوسي شت بتزنو داينين باشا حيا ما بن اوكي اینجا تصوری ببزنت کردنه کی انده بکینگ کوینه کن تو لیره بدار فردکی که بتی آگر بخوی داب کن قتیل دعوی قتیله كردم لقلواز عكرا هنا اتوي من بي نابنا اتوي من بي نابنا نعال نامي كذبهم بلام اقتوش اتوي كينج بي نابنا تيموتوا رخنم لي قلتوا باسيري كومنت كاني كم زعما والله جاري درومكا تسون دزاني هم فانكاني من دالا لخوتو خوتو لمالي هم خلقني بل قد اوكي ايديتور ملاقات اتو من دالي باشا او رقم توارش 2004 موال 2004 كشف كردي استاني ازانم كم دالي اوكي اما يك روانت رشوان
چەندەیان پارە دەوێتی بزی قاتیلەکان بمرن ناحەزانی مەلا قەتیل ئەدی ڕسمی جوانە خڕوخەپانە بژی کاکەڕەوەند ڕێز و خۆشەویستمان هەیە بۆ تۆ ئەومە بەسە درێژ قسەت نەکرد با تەقیت زەمات سوزانی من درێژم باڵام بەز 16 سانتی من بەڵێ سێری باڵام کرد سێری باڵام سێرە ئەزەڵاتەها بەس ئەوە فش بووە گەنا ئەوەندێ دەری ئازڵات چۆلەکە هیچ نیە بەس چۆ نەزانیم من درێژم عادی بزانم چیەوە دیدی 006 کەس ناناسم بەنای دیبی موالیدیشی 2006 بیت ئەوەدا ئەوە عین 2006 زەمادا ئەو فەنانە لە منەوە فێر من باشە بۆ نمونە بە کچێکتان وت تەمەنە چەندە پێ ناڵێ تەبعاً پێ ناڵێ لەبەر سیقی بە تەمەنی خۆی نییە بەڵام بەناوایکی تر پێی وتووی بۆیە لێمە پرسێ زۆر خۆ گوێر مەکرد لێمە پرسە خۆی پێی وتی لە شوێنتر ڤیان بژی کینگ و کوینەکان بژی ڤیان خان کینگ و کوینیشتان بە قوربانی مەلا بن ئێ نایە قوتیلە زینسی شتێک خۆشە ئەوەی سێری من دەکاتن ئەزانێ ها جوابی بداتەوە هونەری وەڵامدانەوەی پێ وەکەوانی نە ئەکتیڤی نەمە گوخۆ ها ئەوشتانە نییە تێگی جواب بداتەوە هەنی زیرەکەن زیرەک بۆیە ئێوە خۆشە بەزدی ماماچە بۆ ئێوە هیوادارم گوێتان نەتەقی بەوەی سەماعی لە گوێ کۆتا کۆمەنت تۆ چینە سەر ڤیدیۆکانی تر ئەزانی ڤیدیۆ ستار چۆن هەڵەکرێ نا ئەوجا ئەو هەموو ئیدێتە زەخمە ئەویش هەر مناڵ ئەیجا بەس ئەیکە بەس من بۆ ڕاستەکەمە گوناحە بە شەڕەفم تۆ لەوانێ نەزانی گۆرانی بخیتە سەر ڕسم الله و شعر و مشاعراتانە لە شێ دێنە بەبزانم ئەو ئیلهامەتان بە چێ بۆ دێتنە ئیدی تۆرەکان هێدی باشۆ ناتوانم گۆرانی بخەوە سەر ڕزم سڵاو بکەڕۆ منە پشقە لە مڕۆ هێدی باشۆ ڕیواین دمڕۆ ئیدت نازانم ئەوە سارا گیان ئەوەی لای تۆ دەستی پێکرد ئازیزم ئێمە کۆتاییمان پێهینە جەماعەت ینی ئەو قسە فەلسەفیەکەتانی خۆ ئێوە ئەوەی لای تۆ دەستی پێکرد ئازیزم ئێمە کۆتاییمان پێهینە جەماعەت ئێوە زۆر زەخم نەزانی هەلە سەو تێکستەکە ئێڵێنەوە ئێوە شعرم بۆ هاتوو بەس نێڵم ئەوە لایک بۆ ئێوە بە زەماعەت ئەو ڤیانە کە نووسی بژی کوینەکە لایکم نەکرد بۆ ئێمە برسی لایک نین لایکی ناکەم بینەری خۆم خۆش دەوێتن بەدڵەوە نەک بە لایک پۆستەکانی ئێوە لایک دەکەم بۆ لەبەروی حەستان لە لایک بابڕێن سەر ڤیدیۆتر ئەوە چییە مەبەست کینگ جوان قەسفت کرد ئادەی برادەرەکانت یەکێک نیشانەکەن و بڕیارەدەن کە ئەمڕۆ ئەمە مەزەی گادێ لۆ إلا ئەمن کەری چ لێ بکەم وەچ کردی ئیشی ڤاین چیە ئیشێکی زۆر قورسە ئیشی من لە ڤاینەری دەرچ پڕانگ ئەو شتێکە لە ناکاو دەکرێت و ترسناکە ئەوە ئیشی پیاوێکی کامڵە لە کۆمیدیاش بگە کۆمیدی بێویگت بە فەیس ئەتی بەشەوەندە ڕزاگران بێ دەبێت ڕزایوە چەند کیلۆ بی با قسە مەستەهێدرێت لە سۆشیال میدیا ئادەکەی کوڕ وەڵڵه بەخۆم وانەوە برادێری خراپ کورد دەفعەتە کاتم مارەزە دەبی قەلبی سوودی هاتی مۆسەلامی دەبینم نییە وا دەزانم نیە خیری مشر دەکەنەوە با قورآن بە چەخ و عەرەبی لێم دڵخیرم لێ نەیە بە هەموونەوە ئەگەری کۆمیدیات تێدابی ئەزوتان دێ پڕان شەشی زیاتر بکەیت لە جەوم بدەیت ئەوە لەکنەکە پێی دەم نییە کەپوتەکەمان تاپی بلیاردی بێنن تۆ بەکاتە سەد زاتۆ بڕێک ریاضێ بێ مەسکوت کە با بڕێک عەزەلاتی بگری والله بژی شازی ڤیدیۆ بوو قسەی ئەمە باینەری زۆم بوو وەڵی شازی ڤیدیۆ لایک وتم خۆی ئەوە چێ تاجیان کردم من پڕانکم ئێستا زۆر نەفەر دەلی بۆ ڕخنە ئەگریتن بۆ بۆن منە ستایشیان ناکەی یان کەسێکی بەناوبان هات بوو لە کەسایەتەکان هات بەمنی گوت ناوی ناڵم گوتی باشە لۆ ینی باسی مەلاقاتلەکەی خەڵکی هەولێرە خۆمان ینی ئێمە نابێکتر بشتێنینەوە یان گوتم نایشکێنمەوە وتی خر مەبەستم ینی ئەوها ڤیدیۆ لەسەر یەکتر بکەین جەماعەت باسی هەولێر ناکەن ناتوانێت کەسێکی باشتان پێ بەناسێنمی هەولێر ئەگە بڵێن باشترین ڤاینەر چێ لە لای تۆ ئەڵێم هەمە ڤاینەر ینی ڤاینیش شەکە سەقەتە بەڵام ینی ئیشەکەی جوانە مانەدارە زیرەکە سەرکەوتووە هەر هەولێریشە هەر لە کەرکووک ئەتوان بڵێم قەسفی بەلەغەمبار دەکەم بەڵام توان بڵێم ستایشی سەلمان ڤاین دەکەم ڕێژە خۆسی شمانە بۆ سەلمان ڤاین نای کەسکە ناینم بەسە ینی ها شتم پێ بەنابانجان دەکەم ئەوە چیە زرت ئەو زرتم بۆ هاتۆ لە ڤیدیۆ جەماعەت
یان دەڵێ و کابرای حەسوودە باس دەکە کاکە هەر کابرای بێ لە چاوکە کۆپرایتی لێدام ئەگە ئەو کەسە ڕخنەی قوبول کرد بە دەموت کەسێکی زیرەکە نمونەیەشتە دێن مۆ نەوی زەردی ڕخنەم لێ دەگرت پێشتر بەڵام ئێستا وای لێ کردم کە من کۆمەتی بۆ بنووسم بڵێم دەستخۆش ئێوەش دەزان بۆ لەبەرەوەی سەرکەوتووە ئەوتەوام لێ هات پێ بڵێم سەرکەوتووە وایان نا تر ئەوەیە مۆزوعەکە من ئیدیتۆرێکی نوێ ستافی مەلا قاتلم یارمەتیم دەم با کەمە ئەکتیڤ بووم تەوە ئیدیتۆرەکانتان ئەوەش ئێوە ئیدیتۆر کە من ئەڵێم بۆ ئەکتیڤ ئیدێت لەسەر ڤیدۆکانی ئەو کەسە دەکەن دەڵێن نا ئێمە بەدڵ و بەجان خۆشمان دەوێ وانە وەرە 20 ساڵ کچ بەخێو کە دوای ژەجاتی ئەوەی بڵێ سپاس دایە گیان و باوە گیان کاتە ئێرە تا هێناوم ئەڵێن بژی قاتل کچی بژی کچی زیرەک کچی زیرەک بژی فۆڵێکەن جەمات لایک ناکەم چکە ئێمە پێویستمان بە لایک نییە هەر بژی ڕەوەند هاتۆ ئێرەش هەلا بۆچێ ئیشم طبعاً تێر بووی لوستە بە سەرۆت و سامانیە لەبەرەوەی تەمەنی من محدودە والدم نۆکسێ پێویستم بە جەیەکە کافتریاکە بڕۆ دووگەمە بلێ هێلین گۆران ئەو کوڕە کێ هادەی ئەوە مەبەست کوێنیانی مەبەست کچانی هاتی ئەکاونتی ئیتس سەکەش تسی نووسێ لە زادی ئیتز خەڵەتە بۆنیات لە ئێستاوە ڕقم لێ بۆ هێلین گۆران گوێگرێ هێلین گۆران من حەزم لێ زۆر کەس ڕخی لەمە ببێتەوە یان ئەو کەسانە پێم خۆشە کە ڕقەچیان هەیە لە بەرامبەر من ئەزان بۆ لە بەرەوەی بوونی من وا دەکات ئێوە نامۆرتەح بن ئەوە هەرمەی چیە خوات لی تێناگەم یەکە لە ڕای خوا فێری قسەی بکات قسە نازانم جەماعەت چاوان قاتل 69 جەماعەت 69 هەرمێ بەتەنیا هەرمێ ناخۆم من هەرمێ بە قەیسیەوە دەخۆم ئەگەر هەتانە یەکەم جار تۆزێ دوورکەوە لە لای مایکەکە بژکن کوینەکان لەو کاتێک کەوتم بژکین کوینەکە پێت ناخۆش بوو بۆیە دەڵێ دوورکەوە لە مایکەکە ئەو مایکە بەس بژکن کوینەکە دەبیستێت تێگەی بژکین و کوینەکان ئاها دەمات بینەری سەرسەخت ئەوەیە لەلای من 1000 کۆمنت بێ بڵێن بژی قاتیل و قوتیلەکان لای من گرنگ نییە ئەگە یەک نەفەر کۆمنت بنووسێ بژیکین و کوینەکان وەکو ئەو وایە 8 ملیار کەس لەسەر زەوی بڵێتن بژیکین و کوینەکان تێگەی ئەو یەک نەفەرش نەینووسێتن بەڵام بەدڵ وا بڵێت بەدڵ لەگەڵم بێت تێبکەن باڵایکتانکەین من حەستان لە لایکە 666 پیرۆزە بوونە ماسۆنی دەگوی خۆم بەس من ئەوە چیە مۆزوع بەسە لە سنووری خۆی دەرچوو دەوێت جورئەت دێ باسی مەلاقات بکەین سەرکی قاتیلەکان هێری سوورە خۆی نالە بەفەکەکە بێمرەتم لێ پێ دەکەین ئەس نەتووسی جەماعەت بێمرەتم لێ کاک مەبە بێمنەت مەبە ئەو بە نازەوە بانگە دەکە ناڵێ مەبەست دەڵێ مەبە ئەوکەی تۆزێ لە غیرەت غیرەت تەتەمان ئەوکەی بۆت ڕاستەکەمەوە قەینا بەبە مشکلە نییە تۆزێ لەو غیرەتەمان پێ بدە بەش بدە بەش بدە بەش بدە ئەوکەی ئەوش غەڵەتە مشکلی نییە ئۆکی ئاخرە ترسم ئەو غیرەتی خۆم بدەم بە ئێوە لێتان بکەوە بە سۆزۆ لەگەڵ نازەمات هابیلا بیلا بیلاهۆ بەس لە کەلاری دێت ئەمن لی نازانم شتانە داوای لێ بردن دەکەم ینی هەست ناتووسی و هابیلا بلا ئیشی من نییە بەس خۆشیش بوو دووبارە دەزانی دەم بە زەینی بە بابیشت نەپەزاوم ڕۆ لە دانیشە لە جێ خۆت وەکو تۆ بمناڵێن پیاوم دەزانی دەم بە زەینی بە بابیشت نەپەزاوم ڕۆ لە دانیشە لە جێ خۆت وەکو تۆ بمناڵێن پیاوم ما لەبەرم کرد دەزانی دەم بە زەینی بە بابیشت نەپەزاوم ڕۆ لە دانیشە لە جێ خۆت وەکو تۆ بمناڵێن پیاوم من پڕانکم ئۆف بەلو دەبیتە پڕانک بژی لەشا بینەر ئەفسانەکان فەرقیانەیە تاجی کردووە ماماگەدار بە نەویتە شتی تر ئۆف بژی لایک ئەو ڤیدیۆش لایکم بەڵای جەماتەوە ڕاپە خۆش بوو نازەم چێوتیتی جەما فکرێکم بوات بۆ ڕاب نەڵێم
پەیامێک بۆ بینەرەکانی خۆم ئێوە نا ئیدیتۆرەکان زار ئێوە دانیشن ئاوکەن بێدەنگ ئایا حەستان لێە ڕاپێک لەسەر ئیدیتۆرەکان بکەم ئەگە بەڵێ ئەوە لە کۆمنت دەنووسم ڕاپ لەسەر قوتیل قاتیل و قوتیلەکان هاوشێوەی ئەو کەسانی کە وا بیر دەکاتەوە شەرت نییە لەسەر قاتیل و قوتیلەکانی هاوشێ ئەو نەفەرانش ڕاپێ دەرکەم ئەوە لە کۆمنت یەکەم کۆمنت ئەوە یەکەم کۆمنت دەنووسم ڕاپ هەمووتان لایک و کۆمنتە بکەن ئەگە گەیشتە 100,000 لایک ئەوە ڕاپێدا دەنێ ئەوڕۆ 23 مانگە نازم 24 ئاگەزانی ئەو ڤیددیۆ لایکی زۆر بۆ دێت و خەڵکی لە کۆمنت لایک دەکات و هەموو دەنووسن هاشتاگ ڕاپ بۆ 27 مان کە دەگاتە ڕۆژ ئەدملادی من ڕاپەکە دەردەکەم جەماعەتی قاتیل و قوتیلەکان سیرکەم ئێوە هێشتا ماوتانە لەگە من باشە ئەوەی کە کۆمنتیش نووسی ئەوەندەیە باشە شەڕی من لەگەڵ ئەو نییە شەڕی من لەگەڵ ئێوەیە چکە ئێوە بیعقڵن هیوادارم پیرۆستان بێت پڕانکەکەتان کۆتا پەیامش بۆ ئیدیتەرەکان ئەفو ئیدیتۆرەکانی مەلاقوتیل ئەوەیە کە هەلە خۆتانە ناوتان ناوە ئیدیتۆر هەر نازان ئیدێتێکش بکەن چکە ئەوەی کە من بینیم ئێستا لە سەخۆم ئیدیت نەبوو جوانتر باشە جوانتر ڤیدیۆکەمان کۆتایی هات بە سپۆنسەری کابرای بێلە چاو بەبای با ڕۆژ و ئابن بەم ڕەمەزانە بێلە چاو بێلە چاو بێلە چاو 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 لە بەنجی عەسر ئاڵم ئاسانە نزیکی مەغریب ئەبنە عەرەبانە